بەهۆی بێباکی حکومەت لە تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکانی ڕێگاومان لە هەرێمی کوردستان بەردەوام ڕووداوە نەخوازراوەکان ڕوو لە هەڵکشانە و ڕۆژانە گوێبیستی چەندین ڕووداوی جۆرا و جۆر و دڵتەزێن دەبین. بەپێی ئامارێکی فەرمی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی تەنها لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا 370 ڕووداوی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی ناوبرا و تۆمار کراوە و بەو هۆیەوە 37 کەس گیانیان لەدەستداوە و 1985 دیکەش بریندار بوون. ئەم ساڵدا تا مانگی 4 کە ئەمە مانگی 5 هێشتا ئێمە کۆتایی مانگەکان ئامارەکان وەرەگرین و ساڵ لە کۆتایی ساڵیشدا هەمووی بەیەکەوە ڕادەگەیەنین هەتا ئێستا بەداخەوە 37 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە 1985 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون لە کۆی 370 ڕووداو کە لە سنووری پارێزگای سلێمانی ڕوویداوە. ڕێگای زەڕایان دەربەندیخان کەلار دوکان خەلەکان چوار قوڕنە لە گرنگترین ئەو ڕێگایانن لە سنووری پارێزگای سلێمانی کە پێویستە دووسایت بکرێن. بەڵام حکومەت تا ئێستا پرسەکەی بەجددی وەرنەگرتووە و بە بیانووی قەیرانی دارایی سەرجەم پرۆژەکانی پەخستووە. بەپێی ئاماری هاتوچۆی سلێمانی لە ساڵی 2022 لە کۆی 1042 ڕوودا و 174 کەس گیانیان لەدەستداوە و 3842 کەسی دیکەش بریندار بوون. یەکێک لە ڕووداوە تراژیدیەکانیش کە لە ئامارەکەی هاتوچۆی سلێمانی هێشتا تۆمار نەکراوە ڕووداوی یان لەدەستدانی 4 کەس بوون کە دوانیان برا بوون لەسەر ڕێگای زەڕایان دەربەندیخان نزیک گوندی چنارە. هۆکاری سەرەکی ڕووداوەکەش بۆ یەکسایدی ڕێگاکە گەڕێنرایەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.